يا نبي نبرأ شري أوانا خير بين سرساوي مع الريان ببورن أمنك أود بيك لايف دبيك قد سيري كومين ناكم دعي أو إتر حول دم بفي توانا جواب دموا ويقردن من أزاكن اگر کم کرتیک من هبو خوشتان شوینی اینا دابنی نارن رجوع هی برواب که شت که خبر بی 1500 کومین دیگر بتنی درقتی بدجوین دانگان رش که و جوابی خلق بده و يعني او كاتل شيء بي او كي والله ميك بيش او كوبولا لود برزي وكوهندين اديب نسرمنيا برواب كان نقطة كار او دي بير هذا كي بخير بين عاريان برليتينا وبابتك بهنده ورد السرنز بدين يك بداخوا دوينه او كتا غزال او كتا شورجيرا كردي كبخوني سر بخوي آزادی کردستان هات بۆ ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتەوە هات بوو لە سلێمانی بریندار دەبی لەگەر دووسێ هاوڕێیتکە لە بێ ئەخلاقی تر من نازانم بەڕاستی یعنی خەستەخانەکان بە ئاسایش ئاگاداری کردویان هەر بە خۆیان ترسنۆکن هەندێک جار هاوڕێیان یعنی ئەو خەڵکە لە خۆڕە قەرەمی خۆی دەشتێنیتن کاکە یعنی ئەڵێن بریندار بووە ئەکرا قوتار بکرێتن یەک خەستەخانە نەوێرایە بيحوين تو تیمارشی جدی لە بۆ بکاتن کورە زۆر شەرمە خەڵکی کورد بابە داعش بە داعشاتی خۆی بەعس بە بەعسی خۆی پێشمەرگەی دەگەر تیماری دەکرا ئەوجە دەیبردە دادگا دەیدەبردە دادگا بەچ بێ شەڕەفیەکەوە تو کچێکی کورد لەبەر چاوتان بووە ئەوە باسەکەن هاوڕێکانی ئەوە ئەمن بە دواتچوونم لەگە چەند برادەرێکی کرد سێ چار خەستەخانەیان کرد یەکێک نەوێرایە تیماری کە دەکرا ژیانی ڕزگار بکرێ اگر آسایش کردیتی هیوا چاوشین و سرخل بەڕاستی کارێکی خیانەتکارانەیە ئەوە یعنی بە جددی ئەوە خیانەتە کورە بابای هاوار بریندار داعشە تو دەبیت بێی تیماری بکەی ئەوە پرەنسیبی ئەلفوبای جەنگە ئەگەر لە جەپە ئەگەر دژبی ئەزۆرێتە هاو زمانتە کچێکە بریندار بۆ چیتە خەستەخانەی يعني تیماریان نەکردیە لە ترسانە لە ئەوەیە لۆبی ئیتڵاعاتە کە هیچ خۆم قسە قیەم و ئەخلاقدان نەبیتن چ خەستەخانەکان چێچێتی نیشتیمانی کوردستان من دەزانم لەو خەتی سلێمانی زۆر یارمەتی ئێران دەدرێ بڕوا بکە هاوڕێیان هەندە شتێ ناتوانی بەعس بکەیت قیمەی بێ ئەخلاقی کچێکی گەنجی کورد بۆ قوربانی خەمساردی یعنی یەکێتی حەقت داوای لێبردن نەبوو بنە ماڵەی شەهید غەزال بکات گەنجێک دەکرا ئینقاز بکرێتە ڕزگار نەکرایە تا گیانی ئەوە بووە خاڵش کەش هاوڕێیان ئەوە ئیسلامیەکان دەبینم ئەندێ لە ئیسلامیەکان ئیسرائیل 10,000 ئەوەی فەڵەستینی ئەعدام دەکاتن تا ئەنواع کارێکی بێ ئەخلاقیە هەمومان متەهین کەەوە نابیتن یعنی سزای لە سێدارەدان سزایەکی فاشستانەیە هەمومان دەبیت دژ بین هەمومان دەبیت دژ بین بەرامبەر داعشیش بەرامبەر بەعسەکانیش يعني تو ناتواني لسزاي لسيداردان قول بجير كبري من بس اوانم دوي شفتي تماتن يالي بجيري دبي همو دجبي اگر دجي بس اسلامي سياسي چلو 7 سالة ايران كرد اعدام لكا ايراني لپيناوي خاكو آزادي و بيرورا لسيدارد دري حفتانة تنكسك قسناكن تو سيديان بكا قات إذا بس إسرائيل فلسطيني دكا دنيا آخر هذا كان قاتك دوانا شرط سكداري جيرانيا بلام أوزع مجدلين نابي للسدارة بدري سجن معبدي كا سدارة دان كارج فاشستانه بس دبي دجي أجر أتو دجي لسدارة داني إسلامية كان دبي دجي هموي بي نك لا همو دولة إسلامية كان تقريبا نزور بي سزاي لسدارة دان هي أوكي بس نابي إسرائيل بي كيف فلسطيني لو أوان سن يعني ودوريتي زور گەورەی گوۆیە کاچ خۆم هاوڕێیان خاڵەشت کەش زۆر کۆمیدیە ئەو ڕۆخەبەریان دامەیە هەمووانەی سەردانی سووریان کردبی سووق لە حەمیدیە و هەندە بازار هەن ئیتورکەکان بوونە 100 ساڵ لەمەوبەر داوان دروستیان کردیە ئێستا کە ڕیپۆرتاج کرایە دەرەن دەبی کرێی بدەن و بچنە دەرێ تورکەکان دەگەڕێنەوە کورە ئەو شەرعا بە تەواوی دەرپێ خۆی داکەناندێ لە تورکیا و ئیسرائیل بڕوا بکەم ڕیپۆرتاجم دیت حكومة سوريا زخدك لبازار حميدية كبازارك وقيسري سليماني ونقيب وقيسري هولير وأوانيا كش استرازة شكونا دنا دبي بس ندري بكري عندنا كوميديا يعني راسا يعني
نەمانی استقلالی سربەخۆیی سیادە بزانە چەندە وەرە ئەی هاوار یعنی هەندێک کەس هەبوون چۆن تەمینی نەفتیان دەکرد کاکە تەحەدای ئەمریکا و ئەوروپایان دەکرد ستاش لە بۆ من هاوڕێیان دوێنش ساوەی ئەنفال بوو من بۆ خۆم یەکێک لە چالاکوانەکانی ئەنفال بووم دێمە سەر ئەوەی ئەو گروپی پێنج و کورسی پارێزگا ئەوانە بەهەرحاڵ بەڵام دەمەوێت ئەوە بڵێم یعنی بڕوا بکە زۆر بێزارم لەو یادکردنەوە کلاسیکێک کە بەس چاردەی چار دێن هەر هەفتەکەی تر ئەو جەلیل عەبوش لە هەولێرێ بوو زۆربەی هەر زۆری بنەماڵی قوربانیانی ئەنفال و چالاکوانانی بواری زۆر بە شەرمنانە ڕەخنەیان کرد ئەنفال ئەوە نییە بەس لە چاردەی چار بە بیرت بێتەوە ئەنفال ئەوەیە کاتێک یعنی ڕوودا داکۆشی لە جەلادێکی ئەنفال دەکرێت لە شوێنەکە ئینسان دەبێت بە دادگایی بگەێنرێ و بە دوای تاوانبارانی ئەنفال بێ و ڕێز لە قوربانیان بگیرێ ئیلا ئاخری کۆمەڵێک داوای قەرەبوو بگرێتەوە یعنی ئەنفال ئەوەیە هەموو سەعاتێکەوە بووە من دوێنێ یعنی ئەو چەند ساڵێکە قسە ناکەم بەشەشی لەوەیە بەس دەبینم دیکۆرە دیکۆر ئەو ساڵ یادی هەڵەبجە یادی ئەوە ئەنفال دوای ئەوە هەزار جەلاد دێتن و دەڕوا و مؤتەمەری بەعز دەبی و پڕی بەعسیە لە هەولێر و لە کوردستان و قسە نییە بەڵام چاردەی چار دەست بە فینگە فینگ دەکەن بەهەرحاڵ ئاڕێیان دوایین قسەشمان دەسمە سەر ئێستا بازەکەی کۆ پارتی نازانم کەی شەرم دەکا خەڵکەکەیە بەمە دەڵێ لەو ئەوەندە دژی پارتی کاکە وەرە هەرچی جوێندەرە لەناو ئەو سۆسیال میدیایە کە میدیا لەو مینبەرێکی هوشیاری دروستکردنی ئیرادا وەکو ئەوەی لە مانجیەکی ئەو ساڵ لە بەرامبەر ڕۆژ ئاوا دروستکرا دیتیان میدیا چ دەورەشی گرنگی دیت هوشیاری کۆمەلگایانی شتی جوانی فێر بکەیت ئیلاەخێ بەس پارتی دەچێ جوێندەن یەک بڕێن هەموو ئەوانەی جوێن دەدەن لە ناو سۆسیال میدیا خەڵکیان خەریکی بابەتی تافێکردینە پارتی تەمویلیان دەکا کادری پارتی دوو هاک و ریپۆرت و ئەوانە یعنی ئەو هەفتەی لە قەزەی ئەو حەبوشی و جەلیل حەبوش و ببورن لەگەڵ سەرۆک کۆماری یعنی من لێرن تا ئێستا نازانم تا ئێستا سەرکەوتو نەبوون لەو پەیجێ بەس لە تیکتۆک دوو جارە لێیان دوێنێ هیناما ئۆڕۆدیسان لێیان داوە لە ئەو برادرانەی تریشمان دەستیان پێکردیە ئەوە نیشانەی ترسنۆچی پارتی یعنی بەجددی عیب بکە 6 ساڵە لێمان دەدەی کۆڵمان نەدایە کۆڵش نادەین بەهەرحاڵ ئاوڕێیان با بچمە سەر ئەوە هاوڕێیان بەڵێ بچمە سەر ئەو خاڵەی کۆتاییش بڵێم هەوڵەکەیە ئێران زەخت دەکاتن زۆر لە ئیدارەی سلێمانی کە کەمپی سوورداش و کۆی قەپات بکرێت هەمیان ڕەوانی تەحویلی هەولێرێ بکرێتن بەداخەوە ڕەنگی یەشێتی نازانم بە تەواوەتی دەکەویتە ژێر ئەو کاریگەریە یان نەبەتایبەتی ئێستا یەشێتی بەرەو تورکیا دەڕواتن ئێستا لەوتان بازەکەم بەس هەوڵەکی وا هەیە کە ئەو دوو کەمپەدا بخرێت کە ئەو خیانەتەشکەیە یعنی بەجددی ما ئەوحد و حیزبال سڵ لە هیچ ناکەنەوە کاکەچەند یعنی ئەو ئەوانە برای ئێمەن بە هەموو ئەو کەم و کورتی و ڕەخنانەی لێماندا بەس کاکە یعنی لە ناو غاچی خۆیانن ئێکوران گۆش ئاوارە بوون ئێکوران گۆش ئەو کۆمپانە کەت بوون خاندە شت هاوڕێیان خاڵی جەوهەری کە ئەوەیە تاان دەنگۆ هەیە سبەی کۆبنەوەی ئەنجومەنی محافەزەی کەرکووک دەبێت بەداخەوە ڕێبوارتەها کە ئەزم کە پارێزگارێکی سەرکەوتوو نمونەیەکی جوانی پیشاندابوو لا دەدرێت بەداخەوە لە پێناوی دڕاگرتنی تورکمان لە سەفقەیەکی سیاسی کە هێرشەتی بە تایبەتی پاڤێل و قوبات دەستیان تێدا هەیە پۆستی سەرۆک کۆمار بەشەکە لەو ئەوەیە تا ئەنەما هەمومان دەزانین کێشەی کورد لە عێراق خاکەداجی کراوەکان ئەگەنە سیستەمێکی گەورەی نەتەوەی لەسەر نییە بەجددیمە وەکو ئێران وەکو تورکیا وەکو سووریا کێشەیمە لە عێراق کێشەی ناوچە دابراوەکان ئێسەوەی لە هاتی یەک حیزبی کوردی بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ناوێرن لە ناو پەرلەمانی عێراقی برێن کەرکووک و خەت جەبەل چیای هەمرین خاچی کوردستانە کورە ناوێرن مەخمور کە بە بڕیارێکی سەدام بەعز لە 95 وازام نۆتەکان بووی تر نازانم 95 بوو 96 بوو شتەشی وا بوو خرا سەر مووسڵ بیگەڕێنەوە سەر هەولێر هیچیان پێ ناکرێت تند خۆیان گرتی کەسێکیان ناوێری بری خاچی ئەوانە خاچی کوردستانە یەک حیزب لە گچکە و گەورەوە کورد تۆ سەیری هەدەپە بکە
دام پارتی ئێستا ئەو ناوەی لێیە کێشەی کوردیان لە چێ گەیان دەچێ مەمنوعە کوردی بگیرێ کەچی ئێستاوایان کردیە لە ناو تورکیا بە کوردی قسە دەکەن ئیشی پەرلەمانتار ئیشی چالاکوان ڕۆژنامەنووس ئەوەیە دیواری ترس بشێنی کەچی ئەوانە کاکە لە 2003 لەوێن دەرن کاکە ئەنگۆلەوە وەندێ چوونە بەغدایە تاوەکو ئەو ناوچانە بجگەڕێنەوە کەچی نەک پێیان ناگەن ئێستا هیچ حزبێک ناوری بڕێ ئەوانە خەڵکی کوردستانن بەرحاڵ باشترین شتێک یەکێتی لە چەند ساڵی ڕابردوو کردبی ڕێبوار تەهای دانا پارێزگاریش سەرکەوتوو بوو یعنی بەڕاستی هەم خزمەتی دەکرد ئەوەندەی ئێمە لە میدیا دیتمان ها ئەتکو هاوڕێ ئەمە پشت پەردا شت هەیە ئەمە نازانم چۆنە چۆنیە بەس ئەوی لە میدیا دیتمان لەگەر هەموو نەتەوەکان کە لە ڕۆژ ئاوا سەرکەوتوتر بوو لە مامەڵەکردن لەگە عەرەب لەگە تورکمان پارێزگارێکی بەمانەیە وشە کەرکوچی بوو ئێستا بە سەفقەی سەر و کۆمار گۆڕدرایتەوە بەداخەوە هەندێک دەڵێن وەڵی 2 ساڵە کورە 2 ساڵی 3 ساڵە ساڵێکی زیاد دێچێتی ئاژۆش دوای ئەوە ئەگەر بە هەندێکی خۆ دەبایە حکوومەتی عێراقیش 2007 مادەی 140 جێبەجێ بکە نەشی کرد دوو زەقەی چاویشی نانگۆش دەتانتانی زەقەی چاوی بۆیە مەڵێن مەسەلەکە 2 ساڵ و 3 ساڵە عقد کرایەوە ماشەڵڵە لەو عێراقی چەند بەندی دەستوری جێبەجێ کرایە تا بێ کورد بێ لەو حەساسترین شتی کە پارێزگای کەرکووکە بچی تەسلیم بکات تەسلیمی دەکاتن وابزام سبەیە ئەوە بە جددی تاوانەشی گەورە چکە قۆناغی ڕاکانجبووری لەگە قۆناغی ڕێبوار تەهای دۆ کورد لە ڕووی کێشەی نەتەوایەتیەوە ئەرز و ئاسمانی فەرقە ئەرز و بەهەشت و دۆزەخ ڕاکانجبووری کە پارتی لەو 7 ساڵی ڕۆژێک نقەی نەکرد و بەداخەوە پارتی هۆکارێک لە هۆکارەکانی ئەو شکستانەیە کە کورد توش دەبێ ئێستا من بەسەریعی لە بۆتان باز دەکەم تۆ وەرە 7 ساڵ دژی ڕاکانجبووری نەبی کەسی 2 ساڵ دژی ئەو ڕێبوار تەهایی بوو کە کورد بوو کە نەکرد کورد بووی کەسێکی باش بوو باید چێتیش بووی لۆ کورد ڕێبوار تەها بەلای کەم ڕێگری دەکرد لە هەندێشت بەرامبەر کورد بکرێ بەس ڕاکانجبووری دەیان شتی کرد تستان کرد پارتی تستان دژی ڕاکانجبووری کرد بۆیە زیقەزیقین بۆ لە بۆ پارێزگای کەرکووک و ناوچە دابڕاوەکان درۆیەکی گەورەیە ئێمە حەقمانە ئەو ڕەخنەیە لە یەکێتی بگرین ئەنگۆ ئەو حەقەتان نییە چکو ئەنگۆ ئەگەر لەگە یەکێتیش تەنسیقتان بکردبنە 7 کورسی ئەکسەریەت بوون محافەزەش هەلە بدات یعنی هەلە لە کۆنەوە دەتانتانی ڕاکانجبووری دەرکەن پارێزگارێکی کورتا بنێن بەهەرحاڵ هاوڕێیان بە پێی ئەو زانیارێ من کە سەرچاوەکە لۆکاڵیە بە هیوام تێم بگەن ینی زۆر ئۆرجینال نییە ئەمن بڵێم وەڵی 100% لۆکاڵیە ئەمن ناتوانم هەندێک ئەوە بەس لە منتق زۆر نزیکە 5 گروپ لە عێراق کۆبووینەتەوە لە عێراق وەرێمی کوردستان تەنسیقیان هەیە لە بۆ گۆڕینی دوو شت یەک سەرۆکۆمار لە یەکێتی تا پارتی نەجاعەت نێنێ و بالمقابل پارێزگای کەرکووک بدرێتە تورکمان کە بڕیار وایە سبەی بدرێتە بەرەی تورکمانی سبەیە دووژبێ بەس دەڵێن سبەیە دوو کورسی مەسرۆر بارزانی کەتە خەتەر کە لێی وەربژێت چۆن هاوڕێیان ئەو گروپا لە تورکیا نزیکن گروپەکەن تورکیا دەستە پشتیان دەدا و بەرەیەکی دروست کردیە هەلبوسی سوننەیە بەخۆتان دەزانن پاڤلە تورکمانە قەیس خەز عەلیش لەگەڵیانە ڕێیان کردانی ئەو پێنجەن بەرەیەکیان هەیە ئەڵێ لە عێراق نزیک 100 کورسی زیاترن یەک لە سێ تەقریبەن دەتوانی وا بڵێ 100 کورسیان زیاتر هەیە بڕیاردەرن پێیان دەکرێت ئەوانە سەر و کۆماریان دانا دەنگۆ هەیەنێ چیریش لە پشتەوە هاریکاریانە من پرسیم یعنی چۆن چە سەیر کاتە ئێستاکە لەگەر ئەوەی پارتی چەندەژی سەر و کۆمارە نێچیر ئیدانەی ئەوەی سەر و کۆماری نەکردیە تا ئێستا ئەوەی مەسەرۆک و پارتیەک جێگری سەرۆک پارتیە با بە ئیدانەی نەکردیە بڕێ دژم دەڵێن نێچیریش هەم نێچیر لە بەرەی تورکیا نزیکە لەوانە نزیکەوە هەموو بەرەی تورکیانە هاو کات فاق زێدانیش دەنگۆ هەیە لەگەڵیانە گروپەکن پێکەوە ئیش دەکەن ئەجندای تورک لە ئێستا پاڤل بەو ئامانجەیە ڕۆیە جێپێی پارتی لاق بکاتن جێپێی پارتی لاق بکاتن لە دەبڵەوە ینی پارتی هەموو هێزەکەی لە عێراق بەشەکی لە عێراق لە هەرێمی کوردستان لە ڕێی تورکیا بۆ دەیەوێت لەو ڕێگایەوە تەوقی پارتی بکە ئەوەش
هەموو دەرەنجامی عینەن وەکو شەڕی ناوە خۆم بەبیرێتەوە هاوڕێیان هەمووانە لە شەڕی ناوە خۆم لە بیریانە دەیانگۆت تاالبانی بەر لە سیوێکی ئاپ گوتی بەردەکەم دەست دایتێ بەردەکەم دەست دایتێ سەری یان خۆمی پێ لە ناو بەردەدەمەوە ئەو بەردەی بەسەری خۆم دادەم یان بەسەری مەسعود بارزانی بەسەری هەردووکانی دادا چ لەولا ئەو ئێرانی هینا ئەویش سو عێراقی هینا کوردیان کردە گاڵتەجار و ئەو زۆر بە گەورەیان لە کووردا ڕێک ئێستاکە هەمان ئەوەیە ململانەی مەسرور و پاڤێلیان ئەوەتە بێچێتی پارتی گەیشتە ئاستەک دەست لە بۆ شەیتان دەبن لە بۆ مشکاندنی یەکتری هەردوولە من دەبێ زۆر ڕقم لەو ئوسلوبانە دەبتەوە خەڵک پارتی بێچێتی نەخێر پارتی ساڵ و نیوەکە ئەوێ وەکو کۆن یعنی لەگەری بەشدار دەبی لە حکوومەت دەتکاتە قەشمەر هەر گۆڕان هەر لە حیزبە ئیسلامیەکان هەر لە یەکێتی قوبات تاالبانی کردە قەشمەر یان کاکە بەناو هەندە وەزارەتیان دەداتی ئەگەنا مەسرور بارزانی کولفی کولا یەکێتی ساڵ و نیوەکە هەوڵ دەدات و سەرکەوتونە بۆ لەگەری بۆی ئەویش دەستی لە بۆ شەیتان برد و پارتی دەستی لە بۆ بەعز برد ئەویش دەست لە بۆ تومشا دەبا گویا لەو ڕوانگەوە یعنی لە ملشکانی یەکتری سڵ لە هیچ ناکەم من ناڵێم ئەوەی پاڤل دەیکە ڕاستە بەس کو پارتی دەرێ سیوێکی ئاب دەرەنجامی ئەوەی هێنانی دەبابەی ئێران بوو ئەوەی پارتیش دەیکا وایە بەڕاستی تەنگ پارتی هاوڕێیان نەکەوە حتا وەکو ئەشخاصیش با من ئەو خاڵە بڵێم وەرن سیرکەن لە ئاڵا تاالبانی لە غالب محەممەد لە ئەحمەدی حاجی ڕەشید لە هەموو ئەو خەڵکانەی لە ناو عێراق و هەرێمی کوردستانن حملەیەک شەڕست دەکات وان لێ دەکە بەرەو پیری ئێران و حەشد بڕۆن پاڵت پێوە دەنێ حتا لە ئەوروپاش پاڵ بە ئێمەوە دەنێ حملت لە سەدەکە تێم دەگەی هەولی تیرۆرت دەدا مزایقەت دەکەی توش بە شەری کاکە دەبی پشتت لە بەرامبەر هێزەکی وا بە تون بکەیت دەست لە بۆ هەندێک کارت ببەیت یعنی پاڵت پێوە دەنێ قەت لێت ناگەڕێ ململانەی شەریفانە لەگە ناکە بە ئێرخاب لەگەرت دەکا بە حەملە لەگەرت دەکا بە دادگا لەگەرت دەکا پاڵت پێوە دەنێ لە بڕی ئەوی برێ با بەو کەرەسەیەکە ئیمن ماسەلە ئیمنان دەتوانن لە بەغدای ئەوانە ئەو کادیرانە بەکار بێندرن لە دژی عەرەبی شۆڕینی نەخێر مادامە تو دژی پارتی کەواتە دێ لێت دەدا پاڵت پێوە دەنێ تو بچی ئەوجە برێتیە هاو بۆ خائین تو پاڵی پێوە دەنێ وەکو چۆن دەیان سەرۆک جاش لە ئەنجامی غەڵەتی پێشمەرگە من ئەوەم بەراورد نییە بەس قەزیشم لەوە دێ کاکە غەڵەتی قیاداتی عەسکەری دەیان بە پێشمەرگەی قارەمانیان کردە جاش بەرەو پاڵیان پێوە دەنا ئێستا پارتی وێچێتیش وا لەگە یەک دەکەن ئەو ملچکانێ یعنی باشە پارتی بەجددی وەزارەتی ناوخۆ چێ نادەیەکێتی بۆ چێ هەر لە بۆ تووبی وەزارەتی سامانەکان وەزارەتی ئاسایشی هەرێم نازانم هەمووش دەبێ فەرمانگەی حکومی ناتبێت تو خێر بە چ خەڵک دەکەی کاچ خۆم بە هەندێ نییە ئەمە لێرە لە هەموو دنیا بڕۆ بپرسە جاری وە یەک کەس ئەمینە کاکەباوە بە تاقەتەنێ بوو شەرتی لەسەر سۆسیال دیموکرات بە ئیمزای پێکرد کە نابی دژی یەپەگە و کورد بن بە تاقیتنێ بوو لەبەرەوەی تاکە کەس بوو دەیتوانی دەنجی بدات هەر بەرەی چەپ یان ڕاست دەنجی پەرلەمانی تەواو دەکرد تۆ ناتوانانی برێ من مادام ئەکسێرێتەکەم بە تەزویر و بە ڕابیناکەوە هەمووشی بە زۆقی گەلوبوونی من دەبیت نەخێر کاکان دەشتەیە دەکرێت حزبك دێ لەگەر تەنسیق دەکات دە کورسی هەیە دەبی ڕێزی لێ بگری ئەوەی پارتی دەیکە ئەنتەریاتە زودیا لەگەری دەچی حکوومەت دەتکاتە قەشمەر ئەو قوبادە جانتا هەڵگرا دەبایە بە ئومێد سەباعی برێ ئیشەکەم بە مەسعود بارزانێ من قەزم ئەلێرە لە پارتی دێتن پارتی دێ پاڵ بە یەکێتی وێنە فعلەن ئێستا یەکێتی بەرەو خیانەت دەڕوە ئەوەی پاڤل و قوبات دەیکەن کە هەر ئەوەیەم بزانم زیاتر قوباتیشە پاڵ بە پاڤلیش دەنێ پاڤلیشان دەدە پاڤل هان دەدەن ئەوەی دەیکەی ڕزکە غەڵەتەکی گەورەی تاریخی دەکەی و مێژووی یەکێتی قێزەوەند دەکەی کێچێتی مێژۆشی جوانی هەبووە لە چاو پارتی بەجددی کەم بە پێشداجی کردکەتە کەم خیانەتی کردوکی بەس بەو شێوەیەک و پارتی نەکردە بەس ئەو تەنسیقەت هەیتن لەگە بەرەی تورکیا کاکە تورکیا دەدۆشی ئەو دۆشینە سابی قەزەی کوردە و دەبێت خیانەت بکەی ئەوجا دێت کورسی سەر و کۆمارە لۆ دەدا و بەرنامەیان هەیە ئەو پێنجە مەسرور بارزانی بگۆڕن بە نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت احتیمالە مەسرور بارزانی بێن بڕۆ سەرۆکی هەرێم یعنی بەرنامە کەیە زەخت لە تورکیا بکرێ
چکو حلبوسی لەگە پارتی بەنی زۆر خراپە قەیس خەزعەلی خراپە مثلا تورکیا ڕێیان کەلدانی خراپە ئێوانە هەم بەرەی تورکیان تەنسیقیان کردیە کورسی محافەزەی کەرکووک ئەوە دەستکەوتەشی زۆر گەورەیە لۆ تورکەکان لۆ شۆڤینەتی عەرەب بدرێتە عەرەبەک بدرێتە تورکمانێک تورکمانی شێ میتی تورکی بەرەی تورکمانی لەولایەش یەکێتی داببڕن لەو هێزن لەو لەپەکەکەی داببڕن لە خاڵوێستی نیشتیمانی دابڕن بیهینە ناو بەرەیەکی خیانەتکاری خۆیان کە حەلبوسی کابرایەکی زۆر شەیتانە شۆڤینێکی زۆر خەتەرە ئەوانە لەگە بەعس تەنسیقیان هەیە لەگە ئەحمەد شەرع تەنسیقیان هەیە هەوڵ دەدەن ئەو بەرە سوننەیە کە بەرەیەکی زۆر خەتەرترن لە بەرەی شیعەکان لە کورتان زۆر خەتەرترن شیعەکان قسەیان لەگەڵ دەکرێت بەس بەرەی ئەحمەد شەرع حزبی بەعس حەلبوسی ئەوانە زۆر خەتەرن هاوڕێیان پاڤل چۆ لەگەوانە تەنسیق دەکاتن لەگە ئەبەوەی تورک ئێکاکەەوە ئەباوە تو مەسولولەدە بەڵام تەریخی یەکێتی و وەیەکێتی وا قێزەوەند دەکرێتن قێزەوەند دەبێتن کە دەبێت دەیان خیانەت بکە ئاکە پێ دەڵێ یاڵەدەی شوێنی دوسێ قیادەی پەک کەم دەوێت ئەو 12 کادیرم دەوێت لۆم بکوژی یعنی ئەو شتانە دەوێت لە تو هاکان فیدان کە خەبەر هەیە هاوڕێیان سەری مانگ دەچیتن دەنگۆ هەیە پاڤل بەرەو تورکیا بڕواتن بۆ زانیاریتان دەنگۆیەکەیە بە هەر حاڵ ئەو بەرەیە گروپی پێنجیان پێدەگوترێەوەی ئەم بزانم تەنسیقیان کردیە لە پەرلەمانی عێراقیش بۆ خۆیان هەتا ئەستا دەرێن سوودانیشیان هێمال کردیە بەرەی تورکیانە و پاڤلیان هاندایە بەڕێیان کەلدانی بە حەلبوسی بە قەی لەگە قەیس خەزعەلی تورکمانەکان ئەتووەرە ئەمە پارتی لۆلایەدەین مەسرور لۆلایەدەن نێچیری دەیبینەوە نێچیریش لە پشتە دەڵێن ئەو دەنگۆیانەی هەیە نێچیریش لە پشتە بەڵام کێشەکە چێش ملشکانی یەکتر عینەوەکو شەڕی ناوخۆ بەدی وەشکە چێ زەرەر دەکا کورد ئەوەش لە چ دەبی ئەوە من یەک جملەی کۆتایی بڵێم با کاتان زیاتر نەگرم کە ڕەوشی ڕۆژاوا بوو بەرپرسەکی ڕۆژئاوام گوت سۆرانی بگوتم یعنی چۆن تێگوتی ئیسرائیل لەو ناوە قازاز دەکا بە کورد ئەحمەد شەرعی زۆر زەعیف کرد هەندە تەسلیمی خۆی کرد ئێستا لە بەو ڕێکەوتنەی پاریس ئەمەش دەوی بچین ئەو پەڕی سازشە بۆ ئیسرائیل بکەین یعنی ئەو هاالەیە سە تورکیا دەچیتن بە پارتی دەرێ کاکەەوە یەکێتی ئەوای لۆ کردمە تو چم لۆ دەکەی ئەوش زیاتر دەبی خیانەت بکە ئەوجا ئەگەر تەوازن بێت ئێستا ئەو بەرەیە هەوڵ دەدەن تورکیا لەگە پارتی دوور بێخنەوە واتای دەنگۆ هەیە تا گومرجی برایم خەلیج ببڕن بەلای سووریا دابێتن ئەحمەد شەرع لەو مەچکۆ نانم ئەحمەد شەرع و بەعسیەکان و حەلبوسی ئەوان هەموو بەرەیەکن لەگە تورکیا بەرەیەشکە بکەنەوە و دژ بن بالمقابل داخوازی هەموو ئەو گروپە چییە یەک لەوانە لادانی مەسرور بارزانانی کە مەسرور خەتا لە خۆتی بەڕاستی مەسرور کابرایەکی نائیداری بوو لەو 8 ساڵەی پاڵی بەیەکێتیوە نەبرەو ئەوانە بڕواتن ئەو ملهوڕی و خۆ بە ئینادی و لود بەرزەی ماڵی بارزانی ئەمن شەرعیەت پێ نادەم ها یعنی ئەوە بڵێ بەس هەمومان دەزانین پارتی نەرم بووە لەو ساڵ و نیوەی لەگەر یەکێتی هەندە پۆستی بدا بە یەکێتی بەو دەرەزەی بەرە ئەو خیانەتە نەدەڕۆی بەس هەر تەب لە شەڕی ناوە خۆشوە بوو چوو بەعسی نا بەس ئامادە نەبوو لە گەیشێتی سازش بکات بەهەرحاڵ ئەوەی پاڤل دەیکە خیانەتە گرانە سەرت ڕادەوەستی بەجێ قوباد و ئەمر و زەید مەکە بە جددیمە دوو هەندێک شت هەیە من دەزانم بڕوا بکە هاوڕێیان ئەو پاڤلە ئەوها بڕواتن نییە ڕۆژێک ئەڵێن پاڤل کوژە دەست لە کونان زۆر وەردەدا لەولا لە ئەولا بڕوار بکە نازانم کو دەژیتن ئەو کابرایە دەست لە کونان زۆر وەردەداتن ئێکاکە کاچ خۆمە تو ئەزمونت نییە دوو جێ لە کەس ڕناگری بڕوا دەکەن تەعلیماتی دەرکردێ دوایین شت وتی یەک کەس لە بۆی نیە لەسەر کەرکووچە قسە بکە یەک کەس لە ناو کەرکووچەکان بڕێ ئازبان ئاسو ئەڵمانی و ڕەفعەت و ئەوانە جێگرینە و لە کەرکووزان دەوێرن برێن ئەمە دژەوتی ئەو ڕێکەوتنەی ئاگایان لێ بووە دەوێرن ئیدا یەک کادریەکێتی دەوێری ئیدانە بکاتن کارەساتە یعنی بە جددیمە نەجێ لە کەس ڕادەگرن ئەو دوو کوڕی تاالەبانی بەکەیف خۆی استراتیزی یەکێتی و کورد دادەڕێژتن لەرقی ماڵی بارزانی ئەوانیش دەست لە بۆ شەیتان دەبن کو ماڵی بارزانی دەستیان لە بۆ شەیتان بردیە و لەولایە ئەوزارە تورکیا و ئێران بزانە پارتی خودای ئەو موامەرە و دەست بردن و خیانەت ئەوش دەچی خیانەتێک دەکات هەندە کێشەی کورد ڕسوا دەکەن هاوڕێیان من ئەو زانیاریانەم لابوو هەویستم لەگەڵتان شێر بکەم بەداخەوە بەشی هەر گەورەش لەوەیە
بەشهرە گەورەش لەوێ ئیرادەی خەڵک لە ناڕەزایەتی لە تووڕەی ڕۆشنبیری کورد هەر ئازایەت چقەچەق بکاتن دەبی دوابی حزورەکی نییە یەک ریزیەکیان نییە یعنی وجودیانی وجود کورد کاکەم زۆر پێسەری هەندە ڕۆشنبیرێ دێ کۆمەڵە قسە دەکا نەسیحەتی دار و بەردەکە دەکا کە ئەوڕ لە خۆتەوە بزانە ئەو حیزبانە کو ئەوە ئیهانەی میلەت دەکەن بە خۆتان مەگەر بەس ڕۆشنبیری عەرەب هەنچە ڕۆشنبیری کورد فاشل و دۆڕاوبی هەموو نەسیحەت دەکا بە سێ کەس ناتوانین تەنسیقێک بکە ڕۆڵیان وەربڕۆ هەرموو ڕۆشنبیرانەی کورد کە قسەی گەورە گەورە دەکەن بریقەدار 100 کەس لایکیان لۆ ناکە یەک ڕووداویە پێ ناجوڵێ کەچی نەسیحەتی دار و بەردەکەی کورە بابا ئەنگۆ بە خۆتەوەرە نەسیحەت کات یعنی قەزم لێرێ نە حزبی ئۆپۆزیسیۆن نە ڕۆشنبیر نە حتا سێ بەشی لە میدیای ئەهلی ئەوانەی کە پێیان دەگوتری حزوریان نمایە بۆیە پارتی وشێتی بە قەیف خۆیان خیانەت دەکەن دەسترسیان لە خەڵک نمایە کە لە کاتێکدا هێزێکی زۆر گەورەین ئەمە هێزێکی زۆر گەورەن بەس لەو سۆسیال میدیایی تەنسیقەکە بی یەک ڕێزی بکەوە دەیان ڕووداوە ئەمە پاشەکشەمان پارتی وشێتی کرد گرنگ ئەبێ زەخت لە پارتی وشێتی بکرێت لە نێوان خۆیان بە هەموو خیانەتیانە تەنسیق بکەن نەک بچن نەگەر بەرەی خیانەت بەرەی داژیکەران تەنسیق بکەن لە بۆ ملشکانی یەکتر چکە ئەو داژیکەرانە چیان لەوانە دەوێتن بە تایبەتی سونە و هەلبووسی و ئەحمەد شەرع ئەوانە موعامەرە لەسەر کورد هاوڕێیان من ئەو زانیاریانم پێبوو ئیسم لەگەڵتان شێرکەم بەداخەوە بە هیواشم غەڵەت بم ئەوە زانیاریە و دەشکرێ هەموو ئەو بەرەیە سبەی هەڵبۆشێتەوە دەیان بەرەماندی تەڵبەشەوە کەس نەڵێ یانی ئێستا بە ناوی گروپی 5 ئیش دەکەن تورکیا دامیان دەگاتن لە پەرلەمە عێراقەتە پشتی ئەوانە مالیکیشان هەلبووسیوانە بوون پشتی مالیکیاشکانە ڕەنگی ئەو سوودانیش میل بشێنن گروپەشی جارێ کاریگەرن تورکیا دامیان دەکە بەس ڕەنگی هەفتەش کە نەمینێن ها ئەوی بارزانی و سەدر و هەلبووسی دەیان گروپمان دیتە بەڵام لە ئێستا ئەو شتە هەیە کاتێکی خۆش سوپاس بە ئەو کاتێک لەگەڵ منتان بردەسەر شەوەشی خۆش